ئەمە چەند گوڵەوە دەست ئەمە دوو خاتوونی دەستڕەنگینی جوان هاتوونە تا پرۆگرامەوە ئەمڕۆ خۆیان گوڵن بەڵام گوڵیان بۆ ئێمە هێناوە دەستەکانیان خۆش بێگومان دیارێکی زۆر جوانە ناسێنیمان بەرگدرووە خاتوشێنێ دیس دەستڕنگین زۆر زۆر بەخێر بێن سەرچاوە لە دەڤەری من خەڵکی ڕانیم بە سلێمانی دادەنیش بەخێر بێت سەرچاوە لە سلێمانیدانیشی زۆر زۆر بەخێر دەستان خۆش بە سپاس بۆ ئەم چەپکە گوڵشکە بۆ ئێمەتان هێناوە ئێوە خۆتان گوڵن بەخێر بێن سەرچاوە زۆر سپاس جا ئەم دوو خادمە بێکەوە کارەکەن کارەکانیان وایە کاری بەرگدروی و دەستڕەنگینیان تێکەڵ کردووە کۆمەڵە کڵای زۆر زۆر جوان و کەوای پێڵن هەموو شتێکیان ماشەڵڵا بەس شتەکانیان کەم و پوختیان هێناوە هەستەکەم شتی تریشتیان هەبێت زاهر بەڵام شتی زۆر جوان هێناوەتە ستودیۆ ئەمڕۆ باس لە کارەکانیان دەکەیت جا بۆ هەر هەڵناس نەپێ و ئالێ باج لە کوردیەکانیشان دەرکەوێت زانیشی خۆشتان فەرموون بەخێر بێن زۆر بەخێر با لە خات و شلێرەوە دەست بکەین باشە خات و شلێر دەستپێکی کارەکەت لە کێکەوە بوو کەی بوو کە دەست بە درومان کرد دواتریش هەوڵی ئەوەدا کە لەگەڵ ئەوەی کە خۆ درومانەکە ئەەکەی کۆمەڵە کەسی تر لەگەڵ تۆ بەیەکەوە کار بکەن و دواتر شنینیش تێکەڵ بە کارەکان بکەن بەڵەجان من لە 2004ەوە بەخایەتی دەکەم هەر لەو ساوە دوکانم هەبوو لە ڕانیا و زۆر دەوراتم کردوتەوە خەڵکم زۆر زۆر فێر کردووە و لە ڕانیە زۆر ناسرابووم تایبەت بەوە کە من زۆر خەڵک فێر دەکەم یعنی لە ساڵەدا دەورەیەک دوو دەورەم دەکردەوە بەس دەورەی قەڕەباڵغ و خەڵک زۆر سوودی بینی لە دەورەکانم لەخوا بەزیاد بێ و دوو ساڵیشە لە سلێمانی دەستم بە ئیش کردووە دوێنێ لە ڕانیە بووم بۆ ئەیان لە ڕانیە جلوبەرجی قماشی جلی کوردی زۆر جیاوازە لە شارەکانی تر بۆ وایە بەتەکید هەروە دەڵێن بەس من نازانم قماشەکان یعنی فەرقێکی وای نییە بەڵام سعرەکانمان زۆر فەرقی هەیە بەڵێ لەبەر ئەوەی ئەگەر لێرەشتی زۆر جوانەیە هەرزانترە لە ئەوێ بەس ڕانیە هەر بەناوبانگە بۆ جلی کوردی و بۆ خەیاتیش وڵی ئەوەش بەدەداچوونێکی هەر بۆ بکەن هەستەکەم لە ڕووی نوعیتی شەوە جیاوازیەک هەیە ئەومان بە درک پێکردووە زۆر زۆر بەخێبێن دوبارە خات و شوێنێتەوە کاری دەست ڕەنگینیەکە ئەم جلوبەرگی خۆتان هەموو چنین وشتەکەی خۆتانە بەڵێ هەمووی دیزایانی خۆمانە و فکری لەسەر دروست دەکەین و ینی بۆ مۆدلی کە خۆمانەمانێ حەزمان لێ ئەیکەین تۆ چەندێکە دەست پێکرد وڵی زۆر دەمەکە بەڵێ تر داوامی خۆم تاوا کرد وتم کە خۆم خەریککەم بە شتێکەوە تاوکو سوودی لێ ببینم زانیاری لەسەر کۆکەم ئەوانن لە شتان ساق بێگومان جلەکانی خۆش زۆر جوانە جلەکانی خۆی پێناسێ بۆ ئەوەی کە کاری دەستڕەنگینیەکەی مەزبوط و ڕێک بەرگی خۆت ڕاستە خات و شلێر با بزانم چی ئەدورن لە دوکانێکی تایبەت بە خۆتان هەیە پێم وابێت لە ئێستا بەڵێ ئەو شتانی کە لە نێو دوکانەکەتانە ئەدورێت یاخود ئامادە ئەکرێت بۆ کڕیارەکان بە شێوازێکی گشتی چی و چی هەموو جۆرە جلوبەرگێکی ئافرەتە بەس من خۆم هەر وەستای جلی مۆدەم تایبەتم بەس بە جلی مۆدا وەستافەکەم جلی کوردی وەچنینمان هەیە یعنی هەر مۆدلێک دەیدورین جلی ماڵەوە هەر شتێک بڵێ واتە عەزی و تەنورە و چاکەت و ئەمانەش ئەدورن بەڵێ بەتەکیت من هەر خۆم وەستای جلی مۆدەم یعنی حەزم لە جلی ماڵەوە ئەوانە نییە بیدورم حەز بکە کە کاری مۆدلای ئێوە بکات ینی تایبەت مندێکی چییە ئێستا نازانم لای پیاوان زۆر جار تۆ پانتۆڵێک بەبەری خۆت بدووری لای بەرەگدوویەک تایبەت مندێکی خۆی هەیە بۆ کچانیش ئاوهایە بوونمە هەیە بێ بەردەوام کارەکانی خات و شلێر لەبەر بکات و تایبەتمەندی خۆی هەبێت بەتەکید مشتریم هەیە ینی کاتێک کە دێ بۆ لای من دەڵە خۆت چیت بە جوانە پێ جوانە بۆ من دەزانین دەگونجێ ئەویان بۆ من دروستکە کاتێک کە بۆی دەدورم و بۆی حازر دەکەم بەتەکید 100% بەدڵیەتی بەڵێ مشتری ئەوایم زۆر زۆرە لە خوا بەتەکید ئەو خۆ کارێکی زۆر گرنگە لەلایەن ئەو کەسی ئەوەی کە پرسم پێ بکە ئەوەی کە پرسم پێ نەکاتە بۆ منە تۆ دێ بڵێ چیم بۆ شتێکم بۆ بدورە هەر مۆدیلێک پێ دەڵم لە خزمەتدام بەس کە پرسم پێ بکەیت چی جوانە بۆ من ئەو کاتە بە دیزایانی خۆم چی جوان بێ ئەوت بۆ دادەنێ زۆر باشە لەگەڵ خات و شوێنەیە بێگومان تۆ بەرگەکان ئەدووری ئەگەر جلی کوردی بێ دواتر ئەمان دیزایینیەکەن چەندە لەگەڵ ئەمانە ئەم هەماهەنگیە هەیە بۆ نمونە ئەگەر ئەو خۆی دیزایینێک دابنێشێنە حەز بکە بۆ نمونە هێلەگەکە بۆ شێوازە دیزاین بکە
تۆ هیچ پێشنیارێکی بۆ ئەوکەی یاخود تەنها لە دوورینەکە ئەوە کاری خۆتە بەتەکید من پێشنیار دەکەم بۆ چنینەکەش بەڵێ زۆر بە زەحمەتم هەر لە کاتی دوورمانەکەش کە لە دوکانەکەم ئیشەکان دەکرێت ئەنی زۆر وردم لە سەریان باش دەمێ بەڕای منیش بێت زۆر باشە تۆ کە دیزاینەکە ئەەکەی بە شێوازێک دیزاینەکان بۆ بیر و بۆچوونەکاندا ئەنەی لەسەر هێلەکەکە یاخۆ فکرەکان بە شێوازێک وەرئەگری یاخود هەنێجار بۆ کە خۆت گوڵێک بکەی هەست بکەین ناڕێکێکی تیا هەیە دواتر بچی بە خاتوشلێر بڵێ ئەوش بڵێت ئەم شێوازە جوان نییە بەم شێوازیان بیکەم بەڵێ سری ئەکاونتێکێکی ئەو شتێکە بەرچە ئەکەوێت کاتێ مۆدیلەکە پێت جوانە بێ ئەتەوێ ینی بزەبت لەوەی ئەو نەکەیت خۆ دەستکاری شتەکانی کەی هینەکانی بگۆڕی ستایلەکەی سا دوێنێشەوە ئەو هێلەکەمان چنی ئەمان بەڵێ چنیمان تیریانی کە چوومە دوکانی میتومور و سێری شتەکانم کرانی وتم ئەوەی لەگەڵایەت و جوانی ئەکات تقریبی هێشتان تۆزێکشیمە بوو تاو کرێت چکە لە بوو بەرنامەکە تر بۆ شێوای ستایلمان بۆ کرد کە ینی لە هینی خۆی بگونجێتەوانە کارێکی زۆر جوانە ینی بڵێ ئەم ساڵ نوەدی ئەمەیە لە چنینە شتێکی لە بابەتیان یان نییە چنین هەموو هەر شتێک کە ڕێک بکەوە لەسەر جلەکە تقریبین هەر جوان ئەبێت جوانتر بیگرە سەرشانەکانی ڕێک خەمی کارەکەی بەڵێ گەر باسێکی ئەم کارەمان بۆ بکەن چنینەکەی بەڵێ ئەوە خۆی نەخشی کۆمپیوتەری لەسەر کراوە چکە زۆر سادەیە ئەمە ویستمان میروشتی لەسەر دانین و بۆ شێوەیە کە خۆمان حەزمەڵێ دیزایانی بۆ بکەین بە کۆمپیوتەر نەخشەکەی ئەکان لەسەری ئێمە بەستەن هەم مورەکانی لەسەر دانین بەس کە هێلکێک ئاوا سادەی تر خۆمان ئاوا نەخشی بۆ ئەکەین و ئەیکێشین ئینجا ئەتوانین بە شازێکی زۆر جوانش ڕەنگەکانتان تێکەڵ کردووە کامتان زۆر باشترن لە ڕێخستنی ڕەنگەکان من لە ئیشی چنین هیچ نازانم فکری یەکتری وەرەگرین پێ ئەڵێن ئەو شتە جوانایی تر بۆ ئافرەتەیە کە ئیشەکان دەکەن ئەوان خۆیان زیاتر لەو ئیشە تێدەگەن من زۆر نا باش کاتە بێجگە لە خاتوشێنێ دوو کەسی تریش لە دوکانەکەی بەڕێستانە بوونی هەیە بێکەوە هەر سێکتان کاتێککە چنینەکان دائەنێن لەسەر ڕەنگەکان ڕێەکەون لەسەر گوڵەکان بۆ نمونە ئەگەر پارچەیەک کەوا بێ یاخود هێلەگێ بێ تا چەند پڕ بێ لە قەراغی هێلەکەکە بێ هەر سێکتان بێکەوە ڕێکەوتنی بۆ ئەەکەن یاخود هەر کەسەتان دیزاینەکە لەسەرداانم دیزاینەکەی لەسەرداانم پێ ئەڵم بەو شێوەیە جوانە ئەگەر و پێ جوان بێکەم یا ئەو شتێکی جوانتر بزانێ بە من بڵێت ڕای ئەو وەرەگرم بەو شێوەیە باشە خات و شلێر جلە مۆدەکانیشی هێناوانیش ببینین دانەوێنە بەس بۆ نمونەیەکانی شتێکی ئاساییە پێمە هینی پێڵەنەمە پڵنگی نیەوانیاوە ئەوە پڵنگی ئێمە هەر پێخۆمە هەڕان پڵنگی بەس خۆی هینەکە ئەوەیە ئەمە زۆر مۆدیت ینی هەموو ساڵەکەستەکەی مۆدی ناڕوان بەڵێ هەموو کات لە دیزاینەکان تا بەکاری هێنی ئەم جۆرە خماشە من زۆر حەزم لە ڕەنگی پڵنگە ینی بۆ هەر شتێک کە تۆ دەی دووری هەر بڵێن ئێستا بۆ ماڵەوە هەر پڵنگی زۆر جوانە بەڵام ئەو کاتە بە قوماشی ماڵەوە ئێستا ئەو قوماشە تایبەتە بە دەرەوە بەڵێ من پڵنگی پێم شتێکی زۆر جوانە بۆ دەرەوە بە تایبەت باش بۆ ناوێک شتێک سایزێک براندێکی خۆتی براندی خۆمم هەیە باوەڕ دەکەی لەو چەند ڕۆژە زۆر مەشغوڵ بووم و تەنیا مابوومەوە تەعزیەیەکە بوو لە ستافەکەمدا کەسێکیان لێ ئەمریخوای کردبوو من نەمتوانی ئەنی بە فریای ئەو هەموو شتە بکەم ئەگەر نابراندی خۆمان هەیە بە ناوی عەزیەکانش خۆت دایەنەی بەتاکید بەڵێ خواز زۆرتر لەسەر چییە یعنی ئەو کەسانێک هێنە لای بەڕێستان بەپێی فۆرمی لەشیان خواستەکانیان ڕێکەخەن یاخود هەر بۆ نمونە ئەگەر ئەم ساڵ بڵێن لەم جۆرە باوە لە نێو بازاردا هەر بەو شێوازێ زۆر مۆدل هەیە لە ئاسیا و من کێشە من نییە پێیان دەڵم هەتاوەکو زیاتر یعنی سادەتر بێ شتەکان جوانترن ئێستا ڕاست و چەپ بە بەردەوامی یعنی شتێک نییە مۆدیلی بەسەرتێ لە ڕاست و چەپدا ئەوە قۆڵی فەڕەنسی پێ دەڵێن و لەبەردا شتێکی زۆر جوان و تایبەتە ئەوە مۆدلێکە تەنها خۆم دامناوە شتێک نییە بڵێن لەسەر ئازیەک دروستم کردبێ خۆش بێت ما بە باسێکی کڵاوەکانیش پێنجینەکەی خۆتۆ هەر ڕزتیانی وانە کڵاوەکانم بەس یەک ستافنەوەی خۆشبەختی ستافن کارەکان دەکەن خات و شوێنێ کڵاوەکان کاتیان چەند دەوێت دیکۆرەکان دیزاینەکان چۆن بە خاڵتانە دێت وڵی من خۆم چووکە ئاوا تۆزێک بەیشم لە ماڵەوە
یعنی بە دوو ڕۆژ ئەتوانم 2 کڵاو تەواو بکەم. ئەو بێشی نیە لە ماڵەوە پڕ ئیشیە. ئەخر ئەزانین یعنی مەبەست ئیشی تر ناکەم لە ماڵەوە دائنیشی. مەبەستم ئەوە لە ماڵەوە کە ئیشێکی تر ناکەم دائنیشم ینی ئەوەی خۆم کە ئەچمە بازار شتەکە ئەبینم جوانە ئەڵم بەو شتێوێ ستایلی ئەەکەم و لە سەریایی چنم. کاری زۆر جوان کڵاوەکان بێگومان لە هەموو شێوازەکانی تیا ئاری ئەمان بە گوڵەنگە کە ئەگەڕێتەوە بۆ شێوازە قەیمیەکەی خۆمان زیاتر خواست لەسەر ئەوەیە کە زۆرتر گوڵەنگ و لیرە و ئەمانەی پێوە بە یاخود ئەمان کە بە نقێم و ئێستا حەزەکەن ئاها شتەکە پڕ و ئەوە دەرچێ ئاها لەبەر خۆت ئەزانین لەبەر ڕسمەکەش هەر جوانە بەڵێ. دەستەکانشای گونجێنوانێ کلااو زیاتر لەگەڵ چیا ئاگونجە لەگەڵ جلی کوردی بەڵێ بەڵێ لەگەڵ کۆڵوانە ئەوانە هەیە لەگەکەم کۆڵوانە ئەگەر ئەوەی کەوتت گولیلکە چی گوڵنگەکە لەگەڵ خراپی گوڵنگەکان ئاوای گونجێنن بەڵێ بەڵێ دەستان خۆش بێ زۆر دەستەکانتان خۆش بێ بێگومان کارەکانتان کاری زۆر جوانن لە هەمووشی گرنگتر ئاری ئەوەیە کە ستافێکن بەیەکەوە کارەکەن بەرودرووەکە پێم وا بێ خاتوشلێر دەستەی دامەزرێنەری شتەکە بووە یعنی خۆی ئێمە دایمەن لە پرۆگرام باسی ئەوەکەین دەستخۆشیمان بۆ ئەو خاتونانە هەیە کە بەدەر لەوەی خۆیان کارەکەدا ئەمەزرێن بۆ خۆیان کۆمەڵی خاتونی تریش لەگەڵیان کارەکە